ئازاد سڵاوت لێبێ و زانیاریەکانی سۆران و هەروەها ڕێنمایە تازەکان لەوێ چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بێت دیارە من ئێستا لە دەبەری باڵەکایەتیم سەبارەت بەو ڕێنمایە نوێیانەی کەوا لە دەبەری سۆران دەرچوون سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا دیارە بازاڕی قەزای سۆران لە ئێستادا 180 ئاسایی بۆتەوە بەپێی ئەو ڕێنمایانەی کەوا قەزای سۆران دەریکردوون قایمقامێتی قەزاکە دەریکردوون چەند ڕێنماییەکی نوێنە لە بەیانیان کاتژمێر 6 تاوەکو 6 بەیانی تاوەکو 6 ئێوارە هاوڵاتیان بۆیان هەیە سەردانی گوندەکان بکەن و هەروەها ئەو هاوڵاتیانەیەکەوە ماڵبارکردنیان هەیە دەتوانن لەم کاتانەدا ماڵەکانیان بارکەن هەروەها ئەوانەی کەوا دەستنە گژوجیا بەهاریەکانەوانیش لە کاتژمێر 6 بەیانی بۆ 6 ئێوارە ڕێپێدراون بەڵام پێش کاتژمێر 6 ئێوارە پێویستە بگەڕێنەوە ماڵەوە هەروەها نۆرینگە پزیشکیەکانیش ڕێگان پێدراوە هەروەها ناوچەی پیشەسازی ئەوانیش بە پێی شتێک ڕێگان پێدراوەکەوە دوکانەکانیان بکەنەوە هاتوچۆ تا ڕادەیەکی زۆر لە نێو قەزای سۆران ئاسایی بۆتەوە لە ئێستادا هەروەها ئەمەوێ ئاماژە بەوە بدەم لە شەوی ڕابردووە فڕۆکە جەنگەکانی تورکیا دیارە دەبەری برادۆستیان چیادێل و خواکوڕ هەروەها لە بناری قەندیلیشیان ناوچەکانی زارگەلی کەوا سەربەناحیەی وەرتەیە بردومان کردووە بڵێن فڕۆکە جەنگەکانی تورکیا لە شەوی ڕابردووە هەروەها بەرەبەیانی ئەمڕۆ سووری ناحیەی وەرتیان بردومان کردووە ئەمەوێ ئاماژە بەوەش بگەم ئەوڕۆ دیارە دەستگای مین لە باڵەکایەتی ئەو لوقمانە لە ناوە باتنەوە لە چەند ئەو ناوچانەی کەوا پاکراونەتەوە لە لوغمۆمین دیارە سەرجەمیان لە شوێنێک کۆ دەکرێنەوەوە هەمویان ئەمڕۆ کاتژمێردە و نیو وا بڕیارە لە ناو ببرێن زۆر باشە کاک ئازاد ئەگەر بکرێت زانیاریەکان لە سەرزینی وەرتێکی هەن ململانێکە ئەمنیەکانی بە تایبەتی سەربازیەکانی نێوان پەکەکە و پارتی و یەکێتی لە سنوورەیە بەکوێ گەشتووە؟ کاک زەلال دیارە لە ئێستاشدا بڵێن ئەو هێزانی کەوا لە زینی وەرتێن هەر بەردەوامن لە ناوچەکە تاوەکو ئێستا دیار نییە کەی ئەو هێزانە لا ئەبردرێن یاخود هەر ئەمێننەوە لە ناوچەکە بە پێو زانیاریانەی دەستێمە کەوتون لە دوێنێ هاوڵاتیانی ناحیەی وەرتێوە دۆڵی شاورێ دیارە کۆبوونەوەیان کردبوو وە سەردانی و هێزانیان کردووە داوایان کردووەکەوە ئەو ناوچەیە چۆڵ بکەن بۆ ئەوەی ناوچەکانی ئەوان نەبێتە ململانەی نێوان حیزب سیاسیەکانی هەرێمی کوردستان دیارە ئەوانیش بەڵێنی ئەوەیان پێداون جارێکتر بەدەستی کورد خوێنی یەکتر نەڕێژێتەوە لەم ناوچەیانە دیارە هاوڵاتیانی ئەو ناوچەیە ئاماژە بەوەیان کردووە کەوان دوێنێ سەردانی ئەو هێزانیان کردووە بەڵێ باسییان لەوەش کرد ئەگەر بێتەوە هێزانە لەم ناوچەیە نەکشێنەوە ئەوان سالاشتری مەدەنی تریان ئەبێتن بۆ ئەوەی ئەم لیوانەی کە لەوێ دامەزراون لەوێ نەمینێن چکە ئەوان پێیان وایە ئارامین ئەوچەکەی ئەوان هەم دۆڵی شاورێ هەم ناحیەی وەرتێ بەهۆی بوونی ئەم هێزانەوە دەکەوێت ئەمە ترسی چونکە ململانێ لە نێوان پارتی و یەشێتی و پەکەکەدا بەدی دەکرێتن بەپێی زانیاریەکان هێزەکانی پەکەکە دوای بردومانکردن لەم ناوچەیە نەماون بەڵام ئەوانیش بەردەوام چاودێری لە دوورەوە چاودێری ئەو ناوچانە دەکەن. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ومەرەوەی کە لە سۆرانەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت.